هەر لە مناڵیەوە تر خولیای تۆپی پێ بوو خۆشم پێشتر یاریم کردووە لە ئەڵمانیا شەر یاریم کردو لە کورسانیش لە یانەی دەربەنی خان و تیبی زانکۆ یاریم کرد و تیبێکی شعبی بوو بڵێ ئیتر کە چوومە ئەڵمانیا خوا پێدام کاکە یوسف تەمەنی بووە 3 ساڵ و نیو لێ خسمانە فێرگەیەکی تۆپی پێ نزیکی ماڵ خۆمان بوو من خۆشم لەو تیپەدا ڕاهێنەر بووم بەشی دوو ئیتر کە سێرم کرد کەوکو ڕاهێنەرێک کۆکو یاریزانێکی کۆن ئەزانی کە ئەوەی بەرامبرت کە جیاواز بێ لەگەڵ یاریچەکانی ترەوە زیاتر احتیمامی پێدام و خۆشی زیاتر احتیمامی بەخۆیەدا چووکە هەر لە بیدایەتەوە لە ماڵەوە لە جادەکانە یاریە کرد کە ئەوەی بەسەر هات هەستام لەگەڵ بووخم قسەم کرد و وتم کوڕەکەم ئاوایە وتیان ئەتوانی بێنیت لەگەڵ 20 یاریی ترە 3 جار اختیباریان پێکردن لە هەر 3 جارەکە بە پلەیەکی باش هێنای 6 یاریچیان هەڵبژارد لەو 20 یاریچە یەکێکیان کاکە یوسف بوو 3 ساڵ لەگەڵ بۆ خۆمایەوە لە 9 10 و 11 دوایی شالکە و دۆرتمۆند داوایان کرد ئەم خۆی بڕیاریدا بۆ دۆرتمۆند وتی لەبەرەوەی شێوەی یاریکردنیان بۆ ئەم گونجاوە و دۆرتمۆند ئەوەی شەخاتە سەر ئەسۆی خۆی تا فێرگە و بۆ ماڵەوە بە سارە بیبەن و منیش ئیشی خۆم لەدەست نەدەم. بەڵێ کاکە یوسف ئێوە وەکو بۆ پێی کە تەمەنتان تا ئێستاش لەو تەمەنیان کە بخوێنن چۆن خوێندنەکەکەن و هەروەها تۆپی پێکەشەکەن لە وڵاتی ئەڵمانیا؟ بۆ تۆپێنەکە مەکتەبەکە زۆر باشە سا لە دووبایش بووین هەموو ڕۆژ 4 ساعت مەکتەبمان کرد بۆیە وتیان تۆپێنەکە وتیان مەکتەبەکە زۆر وشتیشنەوە مامۆساکەمان وتیان مەکتەبەکە زۆر باشنەوە بێ باش من لە مەکتەبنەوەوانە. بەڵێ کاک وەلید واتە بڵێن بە بەردەوامی مامۆستای خۆی لەگەڵ یاخود چۆنی کە ئێستا بۆ منە باسەوەکەن کە لە دووبەی بوون چۆن یعنی خوێندەکە هەر بەردەوامی هەبوو یاخود مامۆستاکانتان لەگەڵا بۆیان چۆن یانەکە هەڵە سێ پێشەوەی وەرەقەیەکیان ئەداتیە کە بیاندەن بە مامۆساکانیان کە ئەمان لەو مێژووە لەو تاریخە بۆ ئەو تاریخە ئەوان لە مەکتەبدا ئەترازێن و ئەوان ئەو مادانەی کە پێویستیان پێ مامۆسا ئەبن لەگەڵ خۆیانە من خۆم لە بووم کاتێکە ڕۆشتن مامۆسەکانیان بر لەگەڵ خۆیانی ئەو مادانەی کە پێویستیان پێ لێوە دەرچیان پێغڵ ڕۆژانە 4 ساعت لە وڵاتێک کە ئەچون لە کاتی کە ئەمان لە مەکتەبانین ئەوان لێوە دەرسەکانیان پێ بخوێن و ئەمە بەس چەندێک زیرەک بی لە یاریە ئەوەنەشە بێ زیرەک بی لە مەکتەبە ئەگەر هەردووکیان بەڵانست نەبێ سەر ناکەویت. بەڵێ کاکە یوسف ئێوە چۆن لە فێرگەی بووخۆمەوە گەیشتە یانەی دۆرتمۆند و هەروەها لە چ جێگەیەکی یاریگاکەیە یاریەکەن؟ لە بووخۆم 3 ساڵ یاریم کرد زۆر خۆش و دوای دواتمە منی داوا کرد داوتم باش ئەڕم بۆ دواتمە ئێستا 5 ساڵ لە دواتمە یاریەکە. لەکوێ یاریەکەی لە ناوەڕاست لە پێشەوە و ناوەڕاست؟ بەڵێ زۆر باشە. کاک وەلید ئەم کاکە یوسف بێگومان ئێستا وەکو باسکرا لە هەواڵەکە شاماشەمان پێدا وەکو باسکرا بانگێش کرا بۆ ڕیزی هەڵبژاردەی ئەڵمانیا بۆ خوار 15 ساڵان ئەمە چۆن شوێنی بوو؟ ئەم تقریبا خۆی سیستەم وایە لە ئەڵمانیا ئەم یاریی مقاتعەیە پێشتر کاتێکە تۆ یاریزانێکی وەکو دۆرتمۆند بیت یاریی مقاتعەیشە بێت ئیتر ئەم تیپانەی کە لەو مقاتعی کە ئەمی تایە چرترین تیپە بە قۆتەکانی ئەڵمانیەتایە وەکو منشنگڵات باقۆ لیڤەرکوزن شالکە و دویسبۆرگ بووخم دۆرتمۆند ئەمانە هەمووی تیپی بە قۆتن و لەوێ زیاتر پشتیان پێ ئەبەسن بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا زیاتر لەم تیپانان یاریزانەکان کاتێکە تۆ لە یاریچیەکی مقاتع بیت حتممە نەچتە هەڵبژاردەی ئەڵمانیەشەوە و ئەم کە براوەتە هەڵبژاردەی ئەڵمانەوە لە کادەیەکان داناوە لە تیمێکە دانەوە پێڵێن پرسپێکتیڤ کادە ئەوانەی بۆ ئەوانەی ئەو یاریزانانەیە کە شتێکی جیاوازیانتیە احتیمامیان پێدەن باکو پیسی زۆر تیاغن بەس تا ئێستا یەکێکە لە یاریزانە جیاوازەکان بەڵێ دوو ساڵە لەو تیمایە یاریزانەکان ئەگۆڕن بە بەردەوامی ئەم هەرماوەتەوە زۆر جاریش ڕقمدەی یانداوە پێویستێتی ڕقمدەی پێ. بەڵێ یوسف جان تۆ لە بروسیا دۆرتمۆند لەگەڵ ڕاهێنەرەکاندا یاخود تا چەند ڕاهێنەر و هەروە یاریزانانی هاوڕێت هاوکاری دەکەن لە ناو یاریگادا؟ یەکەم جار زۆر هاوڕێم نەبوو بۆیە تازە بووم بەڵام ئێستا زۆر هاوڕێی باشم هەیە دووسیان باتە زۆر هاوکاری دەکەن لەو یاریەکەونەوەە.
زۆر چاکە. کاک وەلیدجان بۆ نمونە ئەگەر ئێستا وەکو باسمان کرد لە ڕیزی هەڵبژاردەی ئەڵمانیا بانگێش کراوە بڵین بۆ 15 ساڵان ئەگەر لە کاتێکدا هەڵبژاردەی عێراق داوا بکات کە یوسف یاری بۆ هەڵبژاردەی عێراق بکە ئەو کاتە هەڵوێستی ئێوە چۆنە بێت بەرامبەر بەو داوایە؟ ئێستا چواری مانگ ڕۆشتن چواری چوار ڕۆشتن بۆ دوبەی لەگەڵ یانەکەی خۆی ینی دۆرتمۆند پێشتر کە باسمان کرد کە مامۆسایان بردووە لەگەڵ خۆیانە. عێراق ئەو پێش ئەو وەختی کە کاکە یوسف بڕوا بۆ دوبەی پەیوەندی کردبوو لەگەڵ یوسفا تەوان پێش سێ ساڵە تقریبان هەڵبژاردەی عێراق بە بەردەوامی لە پەیژەکانیەوە لەسەر یوسف شتە نووسن و مراقبەیش یەکەن بزان ئاستیەگاتە چۆن و ئەو شتانە. ئیتر لەگەڵ خاڵۆیەکیان خاڵۆی مەلا بەختیار خاڵۆی کاکە یوسف پەیوەندیان کردبوو ژمارەی تەلەفۆن و ئەو شتانە. ئیتر ئەویش هەستا لەگەڵ ئێمەی ئاگادار کردەوە کە هەڵبژاردەی عێراق ئەوێت یوسف بێنێتە ڕیزی خۆی و ئەو شتانە. ئیتر لەگەڵ یوسفان نووسیان بە ئینگلیزی ویسف شتی باوە داوای ژمارەی تۆ کاتم کوڕم ژمارەکەی بێت ژمارەکەدا بێ قسەمان کرد بە یەکەوەمانە کورد دەرچوو خەڵکی کەرکووکە وتی من 3 ساڵە تقریبان مراقبەی یوسفەکەم ئاستی ئەو شتانەی. ئیتر وتم ئێستا بۆ دوبەیەکی وتی زۆر باشە ئێمەش کەسانی خۆمانمان هەیە و ئێمە جۆنالیستین ئێمە ئەتوانین لە کەناڵەکانەوە کە ئێوە نەیبینین ئێمە ئەتوانین سەیری و یاریانە بکەین کە ویسفیتیای ئەومانە. ئیتروتی ئەم مانگەیش بۆ ژێر 16 ساڵ یوسف بانگێشتەکەین بۆ بەغا بۆ ژێر 16 ساڵ هەڵبژاردەی عێراق کە سەری توانەکانی یوسف بکەن لەگەڵ ئەو یاریزانانەی کە لە دەرەوەی عێراقن. ئەم ئاستێکی باشی پێشکەش کرد لە دوبەی بەوەی کە کاک عەلی کە لە کەرکووکە ئەم خەریک کارەکانی کاکە یوسفە قسەی کرد لەگەڵم وتی ئەو یاریانە کە ئێوە بە لایڤ نەتان بینە بەڕاستەوخۆ من کەسانم هەبوو لە ستادەکە و خۆشم لەو کەناڵانەی سێرم کرد کە ئێمە جۆنالیستین ئێمە ئەتوانین سەریکەین. بەڵێ یوسف جان تۆ لە دۆرتمۆند بڵین تا چەند خۆشحاڵ یاخود تا چەند دۆرتمۆندت خۆشەوێت؟ دۆرتمۆند زۆر خۆشەوێت سە 5 ساڵەوەی یاریەکەم لە دڵمە بەڵام ئێستا ئەم 2-3 مانگە ئێستا نازانم بزانمە ڕۆم بۆ تیپێکی تر. باشە لە دۆرتمۆند خۆت حەز بە پۆشینی چ ژمارەیەکەکەی ژمارەدا 9 چەند؟ بۆ من ژمارە هیچ نییە ئەوە باشترە بەڵام دە خۆشە یانگزە بەڵام شانگزە بۆ من هەمووی خۆشترە. دەست خۆش. کاک وەلید کاکە یوسف بۆ نمونە کە لە ئێستادا لە دۆرتمۆند یاری دەکات بۆ بێگومان ئاسی لاوان ئەگەر یەکێک لە تیپەکان یاخود هیچ داوایەک لە یانەکانی کەی ئەوروپاوە پێشکەش کراوە یاخود داوا کراوە کە یوسف بچێتە یەکێک لەو یانانەی کە بتوانێت دیاری بکات؟ مامۆستای بەڕێز زۆر ڕاست ئەو پرسیارە زۆر جوانە. تەبان ئێمە کە چووە دۆرتمۆند تەبان زیاتر لە دۆرتمۆند و دەورەکانی گرنگتر ئەو بوو جوانتر ئەبوو لە دۆرتمۆند بوون زیاتر تیپە ئاسبەرزەکان ئاشنا ئەبوو ئەم تا لە سەردەمی مناڵی لە بوخما بوو. دەورەیە کراوە لە 2015 لە ڤەلەنسیا ناوی دەورەکە ماسا ناسا بوو ئەو بوو بەرشلۆنیشی تیا بوو ئەم ئاستێکی زۆر باشی پێشکەش کرد هەر پاش دوو یاریەکەی 2 سعات کاتیانە دەنێ ئیسراحەتەکەن ئەم هات بۆ لای من ڕێنی گەشت بوو بۆت سوورجوان ئەوە هەبوو ئاتپوتی باوەگیان بەرشلۆنە سکۆتەکەی و مدەڕیبەکەی قسەیان کردو لەگەڵم ئەیانوێ مدەڕیبەکەم پێی وتیان ئەیانێت ئەمانێ بتمان بێ بۆ ئەکادمی ماسا ناسای پێڵێن کە ئەکادمی لە مازیە لە بەرشلۆنە بەڵێ لەوێ کە وتیان ئەتبین بۆ لە مازیە لەبەر ئەوەی ئەم سەیری ئەو شوێنە بکات و بچێ بە دڵی و ئاسانکاری بۆ بکەن کە بچێ بۆ ئێ بەس بەڵام بەداخەوە کاتە لەو کاتە کە بە یوسفیان و تووتیان نابێت تۆ بە باوکت بڵێ ئێتەرەمە بۆش نیشانەی پرسیار لای من لەو کاتەوە تا ئێستا بۆچی بە من نەڵێ من لێ ئەم تەمەنی 18 ساڵنی ئەوشتانە کە من خۆم پرسیارێکم کرد لەو بە شێوەی خۆم پرسیاری ئەو شتم کرد وتیان لەبەر ئەوەی کاتێک کە ئەمە بەرشلۆنە ئینی لەسەر بووە محکەمەی لەسەر بووە و فیفاشەوە قبول ناکە کام تەمەنی ژێر 18 ساڵە مناڵە بگوێزێتەوە لە دۆرتمۆند و بیبابەوە ئیتر لەگەڵ نادیەکانی تریشا وەکو لیڤەرپوول و لە پرتوگال بەنفیکای پرتوگالی ئەوانیش زۆر
حەزانێتی ویست ببەنە ریزی خۆیانەوە بەڵام ئەم گرێبەستی لەگەڵ دۆرتمۆنەیە ساڵێکی کەیماوە ئیتر هەموو شتێکیش ئێمە دێنە دەستی خوا و ئەمیش بۆ خۆی ئەم پێکدانای نەبێت ئیشەڵە تازە لە مڵکی من نەماوە یوسف نە مڵکی ئێمە مڵکی میلەتی کووردە. بەڵێ یوسف جانەوە خۆتان حەزەکەن لە چ یانەیە یاری بکەن جیاواز لە دۆرتمۆند؟ بغێ من خۆشە لایپسیش ئەو دوانە باشە جگە لە یانەکانی ئەڵمانیا دەروی ئەڵمانیا ئیسپانیا ئەم بابەتان یاری چی بم حەزەکەم بۆ سوپانیا یا بۆ ئینگلیزی یاریکەم. باشە ئەی وەکو یاریزان حەزەکەی بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا یاخود بۆ هەڵبژاردەی عێراق یاری بکە یاخودەوە جارێ یەکلایینەک نەبووەتەوە هەتا 8 ساڵ ئەتوانم بێژم بۆ عێراقیا بۆ ئەڵمانیا بەڵام حەزەکەم لە عێراقیش چۆنە توایدان ئێژم بۆ عێراقیا بۆ ئەڵمانیا یاریەکەم. کاک وەلید ئێوە تا چەند بڵین لەمە بە دواکە خۆ دەڵێ ئیتر یوسف بووە بە مڵکی کورد وەروەها تا چەند ئێوەش هاوکاری زیاترە بن وەکو لە پێشووتردا هاوکاری بوون و لە تەمەنێکی مناڵیەوە خسووتانەتە یەکێک لە فێرگەکانی ئەڵمانیا و تا ئێستا بووە بۆ یوسفە ئێوە لەمە دوا بێگومان ئەرکتان هەر بەردەوام ئەبێ قورستر بێت لەبەرەوەی کە بەردەوام هانی بدەن کە ئاستی باشتر و باشتر پێشکەش بکات. بەڵێت تر خۆی ئێستا دەرەکەوێت توانەکانی کاگە یوسف لەبەر ئەوەی هەم لە ڕووی مەکتەبەوە کە ئیتر خەتی مەکتەبیشی لەبیر نەکات لە پێکدانات دوور بێت لەبەرەوە ئەبێ خواردنی باش و ئەم شتانە ئەبێت بەرنامە بخوات و خەوی باشی هەبێت. بەڵێ بەڵێ یوسف جانەوە تا چەند گوێڕایاڵی بڵێن ڕاهێنەر و هەروەها کاسی ڕانەرانە بنەوەکو باوکە داماژەی پێدا لە ڕووی خواردنی باش یاخود لە ڕووی ئاگاتان لە خۆتان بێ لە ڕووی خەوتنەوە کاتەکان دابشکەن بەسەر خەوتن هەروەها خوێندن ئەبێ ئەوانە بکەین هەمویان وتیان ئەوانە نەکەی ناتوانین یاری چی بن. کاک وەلید تۆ چیت ماوە پێمانی بڵێ فەرموو؟ وەڵا من زۆر سپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم ئەرکتان کێشە و بەخراتنی کاکە یوسفگیانەکەم ئەوە 20 ڕۆژە دابڕاوە لێمان و هیوادارم هەموو کوردێک ئەو بگاتە ئێرێکە ئەو ئەستەی تیابێت کە ئەو بتوان یارمەتی بدەن و یوسفیشی شەڵا ئەگەر گەیشتە ئەو ڕۆژەی کە بتوانێت فێرگە دروست بکات لێرە کە بتوانێت ئەو یاریزانانەی کە لە کوردستان هەن کە چاوی کامیرە و یا ئەو کەسانەی لە وەرزشە ئەتوان یارمەتی ئەو کەسانە بدەن کە لە کوردستانە یاریزانن کە کەس نایان بینێت بەڕاستی یاریزانی باشی تایە لاوی باشی تایە لێرێش ئیتر هیوادارم ئەمیش بگاتە ئەو شوێنەی خۆی کە بتوانێت یارمەتی کوردستان بدات و لە ڕێگەی وەرزشەوە ئیتر زۆر سپاسی جەناب شتەکە. زۆر سپاس یوسف جانەوە چیتان ماوە پێمان بڵێن فەرموون. منی شەژم دەست خۆش ئەتوام لێرە دانیشم دەستی تۆش ماچەکە. زۆر سپاس بۆ کاکە یوسف وەلید یاریزان یانەی بروسیا دۆرتمۆند و هەڵبژاردەی 15 ساڵانی ئەڵمانیا هەروەها زۆر سپاس بۆ کاک وەلیدی باوکی یوسفیش کە ئەم شەو ماندوومانکردن هەروەها کاکە یوسفمان ماندوو کرد کە ڕاستەوخۆ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە هێنامان ئستۆدیۆ کورسات نیوز دووبارە زۆر سپاسانەکەین بۆ ئامادەبوونتان و ماندوومانکردن. بەڕێز.